سير ليس كان والله أما لو تخاين بكريتو والله ما خارج لهم زان أقرأ منظري زوان نوروزی ساو ساربی سپاربی خلق نوروزی نکردیه نوروزی نکردیه لبر اوی کرونا هبو نخوش کرونا لهمان کادا قیرانی دارایش هبوه طبعا اگر معاش خور معاشی ور نگریت ناتوانی بیتنا و بازار و پار صرف کاتن تأثیر لسر کسابتی خلق بعام کردیه دنیا کان بعام دا بزیه شرطنی مرزنیه همو خیاتک دای بزن بی بەڵام زۆربەی خەیاتەکانیش سعرەکانیان دابەزاندیە بەڵام هێشتاش هەر ئەو ئیشە نییە وەکو پێویست پێشان ئێمە کە نەورۆزدا داهات 2 هەفتە پێشتر ئیشمان وەرناگرت بەڵام ئێستا ئەگەر شەخصێک بێتە لای من کە 3-4 ڕۆژمەیە لێ دروم جلکەکەی بە سعری کەمتریش سەتا چل فەرقی کردیە سەتا چل فەرقی کردیە سەتا وەکو ئیشکردن ئیش هەبوون و نەبوون 106 فەرقی کردیە وەکو هەبوون و نەبوونی ئیش 106 فەرقی کردیە وەکو سعر 140 دابەزیە سعر ترسەش هەبوو نەوەک ئەو مەوزوعی کۆرۆنە زوندی بوونەوە و سەری هەڵدایتەوە خەرک لەوەی ترسا کەرەنتینە بکرێتەوە ئێکە کەرەنتینە بکرێتەوە خەرک چیلۆسە کاتن نایکات جلک لۆیە کاتن جلوبەرگ لۆیە دروستە کاتن کە نەورۆز لەبەری کاتن پێرارە ئەمن قوماش نەک ئیپار چکە پار زۆر بەی وایە چکە کە پار تقریبا ساڵێکی داخراو بوو یەکەواتە کە سەرف نەبوو ئەمن جلچی پار نەورۆز ئەو سار بردیتیانەوە لای من لە لای من جلچی پار نەورۆز ئەو سار بردیتیانەوە کەواتە نایە دووبارە جلچی بکات و چکە پار بەکاری نەینەیە ساڵ الحەمدلله باشترە لە پارەکە گرانتی بوو خەڵکەکە هەموو لە مالێ بوو ئەو ساڵە باشە الحەمدلله گرانتی نەکرا ئیشەکەش باشە الحەمدلله کاریگەری دەکرێتەوە بەس الحەمدلله ئەو مناسبەیە خاسە لە بوومە نەورۆز کەیفمان پێدێ الحەمدلله عالەمەکەش دەرچووە و گرانتیش نییە و خەڵکەکەش باشە جلچی دەکا و ئەمە الحەمدلله لە ماجی نەورۆزی سەرفیاتمان باشترە لە ماگەکانی دیکە هەموو تەمەنەکان دێ زۆربەی جاحیلەکان دێن یعنی حەزیان لێ لەو مناسبەی هەیە هەر لەبەری نکردیە حەز دەکا مناسبەی خۆمانە و حەز دەکەین لەبەریکەین و دەربچین بەو جلکەوەی بازارەکەمان ئێستا ئەوسار تۆزێک مناسب بوو پاریش زۆر خراپ بکرینتی بەسەرداهات ئەو جلک و بەرگانەی دووریمان هەر هەمووی ماوە ئێستاش ئەوسار بەڕێک تۆزێک باشتر بوو دلە ڕاوچی هەر هەبوو لەبەر یانێ گوایە خەرکرینتی دەکرێتەوە ینی شتێکی لۆ بابەتانە بەس ئەوسار هەر باشتر بوو ینی جلکی ئافرەتانم منداڵان و کچان و ئەوانە بە بەردەوام بربەرە فرۆشتیتمان ئەو برا حەڕەبانەش ئەوان ڕێکانی لای کەرک و چێ ئەوانە تۆزێک ئەوان کرینتی کران بەرەوەی مەسایفەکان بڕەکەمتر بوون هەوش تەسیرێکی زۆری هەبوو لۆمە ئەمە ئەزمانی بوو بەردەوام ڕێکان بکرێنەوە
بەس کەچی کرینتنی لەولار دەستی پێ کرد مەسایفێکی زۆر خەرچی مەسایفی زۆر لەمەی ئەو ئەشایی دەکڕی دیکەکەی پێ جوانە وە دەباتە دەرێش بەهام دوکاندارەکان یعنی ئەگەر بێت و هەر خێرش کەمیشە بە دوو فرۆشتیتیان دایتیان بۆ خەرک